گەرانە خانومان دبی چیرۆکێن سەرکەفتیان خانمێن کورد ناوا کوردستانێدا بەردەوام دکە. دووبارەم هاتنە باژارێ سلێمانیە. ئەمێ پرۆگرامێکێ دیگەل ئاودێر مەحموود کوبخوا میوزیک ژەنە بدنە دەستپێکردن. چیرۆکە سەرکەفتناوێنە هەروەها خزمەتە کوکریە دوبوارێ ژەنینە میوزیکێدا و تایبەتیژی چێلۆ ددرەژە یاڤان چەندین ساڵان ئەمێ ببهێزن. دناوا کوردستانێ و دەربەی کوردستانێژی چەندین جاران دیگەل هونەرمەندێن ناسکری دەرکەتیە. سلااو و ڕێزێن وێن گولستان محەممەد ئەمین قبول بکەن. سلااو قەتەمان کردی سەرچاوم باشی سپاس دەکەم بەخێر خۆشحاڵم خێر بێت زۆر سپاس. بەجاو دەرخان گەلێکی کووری چوبوونە بابەتێ ناوژەنینە زۆر بە قۆڵی ڕۆشتووی ناوژەنینەکە هەموو شتێک تێکەڵی دەکەی کاتێک کە چێلۆ دەژەنی؟ بەڵێ من زۆر چونکە ئامێرەکەم خۆشەوێ زۆر متاسیرم پێی بۆیە کە بە تایبەتی و میلۆدیە کە ئێستا ژەنیم و میلۆدیە زۆر میلۆدیەکی جوانە لەلام زۆربەی کاتەکان کە دەست پێکم بۆەوە دەست پێکەم خۆتە ئەو نەخێر میلۆدیەکی گۆرانێکی سویدیە گۆرانێکە باز ینی بەڵێن بەسەر گوڵایە گۆرانێکە بەڵام زۆر جوانە بەلامەوانە زۆر سادەیە زۆر جوانە بەلامەوە. ئەو دەرخان زۆر بەخێر بێ بۆ بەراوەکە زۆر خۆشحاڵم کارگەڵمی ئەمڕۆ. سپاس دەکەم منیش هەروەها. ئەوەکو خانمێک کە هەم میوزیکژەن بۆ بە تایبەتیش ئەموری چێلۆ دەژەنی کە نازان بە جۆرێک باسی دەکەین زۆر قورسە ژەنینی ئەو ئامورە دوو لە تەمانێکدا دەست پێ کردووە دەگەرێتەوە ساڵی نەهاتەکان حەزەکەم لە دەستپێکەوە تۆزێک سەبارەت بە تۆ منداڵی تۆ لێرە لە ناو شاری سلێمانی کە لەدایک بووی لێرە گەورە بووی و لێرە ئەو ئەزمونەت وەرگرتووە و هەتا کوگەیشتی بە پلەبەرزەکانی میوزیکژەنی لەگەڵ ئۆرکێسترا و یانەکانی لاوانی عێراق. سەرەتای دەستپێکی من لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە ساڵی 1990 دەستم کرد بە مۆزیک. لە ڕاستیان من خۆم ینی ئارەزوی ئەوم نەبوو مۆزیک بخوێنم حەزم لە مۆزیک بوو بەس وەکو ئەوە ناکە من دیراسی بکەم بەڵام خێزانەکەم زۆر حەزیانە کرد بۆیە ینی زۆر تەشجیعیانە کردم بڕۆ بۆچی ناو زۆر خۆشە و تر زۆر هاانیانەیەم بەڕاستی منیش ڕازی بووم کە بچمە پەیمانگای هونەرە جوانەکان. دوای خۆشبەختانە 5 ساڵ پەیمانگام خوێنەوە و ئامێرەکەم زۆر حەز دێ بوو لە سەرەتای مامۆستاکانی و ئامێرێکی قورسە و تۆ دەست و پەنجەت بچووکە و ینی ئەرکی زۆرە و چۆن ئەم ئامێرە چۆن بەڕێوەی ئەبیت من هەرم ینی مسر بووم لەسەر ئەوە چونکە لەبەرەوەی کە زۆر حەزم لێی بوو ئیتر ئیستعدادیەوەشم تیا بوو کە تحملی هەموو قورسایەکانی بکەم. نۆرمال خۆی وایە منداڵەکان داوا دەکەن بڕۆن بۆ میوزیک و شانە و هونەر و ئەوانە خێزان زۆربەیان لە دژی دەوەستن بەڵامی تۆ پاپشتیان دەکردی بۆەوەی بڕۆی بەڵێ و خۆت حەزت لێ نەبوو دواتر چۆن ئەو حەزە دروست بوو؟ ینی بە تایبەتی دایکم ینی وت زۆر بۆچینە و فەند خۆشە و خوشکەکانم هاینەش ینی زۆر بەلایەنەوە گرنگ بوو من زۆر گرنگ نەبوو بەلاموانێ حەزمە کرد ئەوەنیا بچم بەڕاستی حەزم نەبوو ببم بە پارێزەر بیرم ینی هەر ئەوە لە خەیاڵی خۆما بوو تر دوایی کە ئەوان زۆر هەوڵیاننا لەگەڵ ما بۆنا و زۆر خۆشە و کەسیان میوزیک ژەنە؟ کەسیشان موزیک ژەنی بەس ینی زۆر جۆگری مۆزیکن زۆر ینی ئەژین لەگەڵ مۆزیکا هەمویان ئیتر ئەوان بەڕاستی سەبەبی ئەو بوون کە من بچمە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر دوایی چۆنەڵێ ها کەوتە ناو بارودۆخێکتر بێ قوبوڵی کەی تۆ تازە تەقدیمی ئەوێ و کردووە و ینی لە سەرەتاتە 1-2 ساڵی سەرەتان بۆ شێوەیە بوو ینی بۆنیا هێشتا بەتەواوەتی لەگەڵ پەیمانگای ڕانەهات بووم ئالەتەکەم زۆر حەزێ بوو زۆر هەوڵمە دوایی تر کە مامۆستاکانی پەیمانگام هەر ئەیان و زۆر باشی و تۆ ژەنی هەرێکی زۆر باشە لێ دەرەچێ و ئافەرم و زۆر تەشجیعیانە کردمی تر تەواو هۆگری بووم. هەر لە پەیمانگاکە هەوژینی خۆت ناسی لەوێ پێکەوبوون؟ هاوڕێ بووین ینی تەنها هاوڕێ بووین
بەڵامی تر لە دوایی پەیمانگاوانێ بڵێن دوای چەند ساڵێکیش تقریبا اینجا هاوسەرگیریمان کرد کوڕێکم هەیە ئێستا تەمان درێژ بێت سپاس دەکەم یعنی هەردووکتان موزیک ژەنن ئەوش چێلۆ دەژەنێ یان ئەو ئامێری فلوتە ژەنێ دوای پەیمانگا ئیتر کۆلێجمان تاو کرد هەردووکمان پێکەوە ینی هەر کەس ئامێری خۆی بەڵام من لە کۆلێج بەشی بڵێن پێرفۆرمانسم تاو کردووە بەس ئەو بەشی کۆمپۆزیشنی تاو کردووە موزیکدانان ئەوە تۆزێک سەبارەت بە منداڵی خۆت بوو هەروە ڕۆشنت بوو ناو زانکۆ ئەو ساڵانە چۆن بەبیرت دێن کاتێک تەڵەبە بووی لە پەیمانگەی هونەرە جوانەکان و دواتر ڕۆشتی بۆ کۆلێژ وەکو کچێکی کورد لە ناو شارێکی کوردی دەبێت تایبەتی ئەو کاتیش ساڵی نهاتەکان تۆزێک قورسی و زەحمەتی زیاتری هەبوو بەدڵنیایی زەحمەتی زۆرم بینیوە لەبەرەوەی کە ینی شەرممە کرد تەنانەت ئامێرەکەم بەدەستەوە بێت چونکە ینی من سیارم نەبوو بە پاس هات و چۆمە کرد بۆ پەیمانگە خەڵکەی بینم لە ناو پاسەکە ئەو شتە گەورەیە چیە ئیتر قسەی زۆر ناخۆشیانەکە ینی بەتایبەتیان گەنجەکان شتی وایەنەوە جاری وا بوو زۆر بێتاقەتە بووم پێی ینی شەرمم ئەکرم و باشە من چۆن ئەم ئالەتە هاتوچۆ پێ بکەم خەڵک ئاوا ئەڵێت ئیتر ینی بۆ نییە لە سەرەتا زۆر خەممە خوار پێی بەڵام دوایی وەزم بهێنا چونکە یەک و دوان نەبوو بە من ڕاست نابوو ئەنێ و ینی خۆیان وردە ڕایەن لەگەڵ لەوانێ لەگەڵ بناڕابن وردە من ببینن چاویان ڕابێت یان ئالەتەکە شارەزاینی نەیان بینیوە نەحەقیان نییە بۆیە لە سەرەتا ناخۆش بوو بەڵام دوایی تر باشم ڕاهاتم خۆم ڕاهاتم یان ئێستا زۆر کەس کۆمەڵگەش ڕاهات بەڵێ سانی لە زۆر شوێن مەسەڵەن ئەگەر ئالەتەکەشم پێ نەبێت ئەڵێ ئەوە کچەکەی ئەوە کچەیە کەشتە گەورەکە لێ ینی تەنانەت ناوکەشی نازانێت ئەوە کچەکەی کەشتە گەورەکە لێە لەسەر پێم خۆشە ینی ئەوەی پێشتر نەمانوی کە پێشتر بەرگۆمەکە و ئێستا بەرگۆم ناکەوێت یەکەمین ئامۆری چێلۆ کە بەدەستت خست تایبەت بۆ خۆت یان لە ئەو کاتێک کە من تەلەبە بووم زۆر بڵێن بارودۆخی ئێرە زۆر خراپ بوون بە هیچ شوێنە نەمەتوانی ئامێر بکڕم لە دوای پرۆسەی ئازادی عێراق اینجا توانیم ببم بە خاوەنی یەکەم ئامێری خۆم ئێستا لە ناو خێزانەکەدا لە ناو ماڵەکەتدا کە شاوایەکی موزیکی هەیە کوڕەکەشت کەوتوتەوە ژێر تەئسیر باندۆری موزیک لە ناو ماڵێدا بەڵێ بەڵام تر ئەو چۆنە هەت چونکە مناڵە دەمێک ئەڵێ من چەلۆکەمەوێت دەمێک داوای ئامێرەکەی باوکێکە دەمێت داوای پیانۆەکە ئیتر ینی هەردەمە و ئالەتێ بەس ئێمە ڕێمان پیاوە هەمووی تاقیکاتەوە هەمووی تاقیکاتەوە تا لە دوجارە کامە گونجاو بوو کامە زۆر بەدڵی بوو تر لەسەر و ئامێرە بمێنێتەوانێ بەڵام لە ئێستا هەمووی تاقیکاتەوە ئیتر کە منە بینێ چاڵۆکەم پێڵێ منیش وەکو تۆی زانم ئەڵم باشە دەیوەرە هەتیرێکاڵێ بۆ دەرناچێت ئەو نازانێت ڕاستە میلۆدیەکان بژانێ وەکو من ئەڵم جارێ بچووکیت کاتم بەرەبەرە زۆر باشە دەرخان لە بەشی دومی بەڕامەکان زیاتر ئەمە بچن ناو بابەتە میوزیکە و هەروەها ژەنینێ ئەو هەبوونە وەک بێناسنامەیەک تایبەت بە ملەتێ کورد بۆرێ میوزیکێدا چاوات هەیە تەبلیکردن دگەل ئەوان موزیکێن بیانی بتایبەتیژی دگەل ئامورەکە بیانی دەماکو دگەل ئۆرکسترایەکە یان گروپەکە دە تێژەنین ئەمێ بدنە بەحەزکردن دگەل ئەو دەرخان گەلاو دەرخانم بەردەوام دکن ئەمێ باڵە بکشێنن سەروان چەندین گروپێن موزیکی کود درێژە یەک هەڕوانە خۆی موزیکە دەدگەلوان کارکردە و دەستپێکێژ یەکەمین گروپ کودگەلوان بوو یەکەمین گروپ کە دەست پێ کرد لەگەڵیان بەبیرت دێ بیرەوەریەکان لەگەڵیان کامە گروپ بوو بەڵێ لەڕاستیە لە گروپەکانی ناو پەیمانگاوان ئێوانە زۆر بەشداریم کردبوو سەرەتای دەستپێکردنم نەوانە و بەڵام وەکو گروپێک کە لە دەرەوە یەکەم گروپ بێ و کارم لەگەڵا کردبێ لە دەرەوەی پەیمانگا تیپی مۆسیقای سلێمانی بوو بۆ من لەو کاتەیە خۆشحاڵێکی زۆر بوو و ئێستاش بە هەمان شێوە زۆر خۆشحاڵم کە کاریان لەگەڵا بکەم بەشداری چەندین کۆنسرتم کردووە لەگەڵیانە جاری وا بوو تاقە وەکو تاقانەیەک لە ناو گروپەکەیە تاقە کچێک لەگەڵیانە بووم لە ساڵی 2005 سەفەرمان کردو بۆ دەرەوە کە کۆنسەرتی موزیکی کوردیمان بردو بۆ ئەوروپا
چەندین وڵاتمان کردو و کۆنسەرتمان پێشکەش کردو هەموو جێ خۆشحاڵی بوون بۆ من ئەتوانم بڵێم یادگاریێکی زۆرم هەیە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ ئەندامەکانی هاوڕێم لەگەڵیانە زۆریان مامۆستا من تایەتی زۆر نزیکە لە منەوەکو هاوڕێ بۆیە ینی جێی شانازیە بۆ من جگە لەو گروپە لەگەڵ چەندین گروپی تریش کار و چالاکیت ئەنجام داوە ئۆرکسترای سلێمانیە هەروەها تیپی موزیکی لاوانی ئۆرکسترای لاوانی عێراق کە وەک لیدەری فەنیا چێلۆ لەگەڵیان بووی من لەگەڵ زۆر گرو ینی ئەتوان بڵم لەگەڵ زۆربەی گروپەکانە کارم کردووە گەر ئەندامی سەرەکیش نەبوو بێتم وەکو هاوکار کارم کردووە لەگەڵ ئۆرکسترای سلێمانیە یعنی لە سەرەتای دامەزرانیەوە تاوەکو ئێستا من وەکو چەلۆژانی سەرەکی وەکو لیدەری چەلۆکان من هەتاوەکو ئێستا بەردەوامم لە سەرەتای دەست پێکردنیەوە کە 20 ساڵ زیاترە تقریبا 20 ساڵە بێگەر هەڵا نەبم لەگەڵ چوارێنێ ژێداری کوردستانە هەر ئەندامی سەرەکیم و دەستی دامەزرێنەرم لەگەڵ گروپێکی ژانی سلێمانیە بە هەمان شێوە لەوێ بەڕێبەری هونەریم لەگەڵ بۆ ماوەی 2 ساڵ چەلۆژنی سەرەکی بووم لە ئۆرکسترای لاوانی عێراق و سەفەرمان کردووە بۆ ئەڵمانیا لەوێ کۆنسەرتمان پێشکەش کردووە لە فستیڤاڵی بتۆڤێنە لەگەڵ چەندین موزیکژەنی ناوداری ئەڵمانی ئیشمان کردووە لەوێ و لەگەڵ زۆربەی گروپەکانی تراوکو هاوکار بۆ نمونە گروپی موزیکی سەهەند بە بەردەوامی کارەکەم لەگەڵیانە بەڵام وەکو هاوکار کارم کردووە لەگەڵیانە و وەکو کۆنسەرتی تایبەتی خۆم هەبووە لەگەڵ پیانۆیە ئامێری چەلۆ پیانۆ پیانۆکە لەگەڵ مامۆستا کۆمۆرە ئیتر کۆنسەرتەکەم هەم لە سلێمانی پێشکەش کرد و هەم لە هەولێریش ئیتر یانی تقریبان بڵێن لەگەڵ زۆربەی گروپەکانە کارم کردووە چۆن موزیکێکی ئامورێکی ڕۆژاوایی میکس بکەین تێکەڵ بکەن لەگەڵ موزیکی خۆمانایی کوردی کە ئەوەشت کردووە بەڵێ چۆن بوو لای ئەو کەسانەی کە گوێیان دەگرت لەوێ توانم بڵێم ئەو ساڵایی کە سەفەرمان کرد بۆ دەرەوەی وڵات لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی من بەر ئەو شتە کەوتم ینی کەسانێک بوون کە خەڵکی ئەو وڵاتانە بوون هاتن زۆر سیر بوو بەلایەنەوە یان چۆن ئامێرێکی ئاوا ئەو موزیکا آخر چۆن ئەبێت پێیان سیر بوو بەڵام زۆر گرنگیش بوو بەلایەنەوانێت چونکە ینی بە هەموو ئامێریکا توانی هەموو موزیکیە بژانی ئەوتر ئەو موزیکسی تێدا نەبوو ینی لە سەرەتا بۆ هەموو کەسێک زەحمەتە بەڵام تر تۆ وردە ڕایت کە تۆ لەگەڵ موزیکەکەیە ژیایت ڕایت لەگەڵیە شارەزایی پیاکەیت هەم لە ئامێرەکەی هەم لە شێوازی ژەنی ئەو موزیکەیە بۆیە ینی زۆر گرنگە ئەو ینی ئەوەی کە تۆزە لەم پێش باسم کرد کە کەسانی بیبێنن ئامێرێکی ڕۆژئاوایی موزیکێکی جیاواز بەڵام ئەوش بکەوتە سەر توانای ژەنیارەکە چێلۆ هەر کەسێک سەری بکاتن لەوانەیە ناوەکە هەیە کەسەر نەزانێت لەوانەیە بڵێ کەمان لەوانەیە بڵێ گیتارێکی گەورەوە نییە تایبەتمەندیەکی هەیە کە جیاوازی بکاتن لەگەڵ ئەو ئامورانەی تر کە هاوشێوەی یەکترن بەڵام سایزیان یەک نییە ئامێری چڕۆ لە خێزانی ئامێرە ژێدارەکانە ژێدارە کەوانەیەکە ینی ئەو ئامێرانی کە ژیان هەیە و بە کەوانە ژەنرێن وەکو شکڵی بڵین هەر هەمان شکڵە بەڵام لە قەبارەیە لە دەرنا لە هەموو شتێکە جیاوازێکی زۆریان هەیە ینی بۆیە گەر کەسێک بێوێ شارەزای بێت ینی کەسانی ئاسایی بڕۆ ناکەن بێ خۆیان بگەڕێن زانیاری وەرگرن لەسەری ئەگینا هەر ئەو زۆر ئەوەی کە زۆر بەرچاوی کەوتووە کەمانچەی بەرچاو کەوتووە زۆر هەڵێ کە من چەند جار پێیانوتم کە ئەو کچەی کەمانە گەورەکە لێە کەمانە گەورەکە چونکە ناوەکەی نازانێت بۆیە ینی جاری وایە زۆر ینی ئەبێ بەجێ پێکەنی بۆ من جاری واش هەیە ینی ئەو نییە خەمە خۆمەڵم چەند ینی ئەو کەسانە هێشتا نازانن ینی وەرە نای ئامێرێکە نایزانێت بۆ شێوەیە بەردەوامی لە پێشکەشکردنی موزیکدا قوتابی وەرناگری دەرس ناڵێ
بەردەوامی لە پێشکەشکردنی موزیکدا چۆنە ینی وات نەکرد کە زیاتر کچان ڕوو بکەنە ژەنینی ئەو موزیکە هاوکاربی لەگەڵ یانیش ئەوانەی کە لە پەیمانگەکانن ئێستا یارمەتیان دەدەی و بتوانن ئەوانش بێن سەر ستێج و میوزیک بژێنن. من ئەوەی کە چەلۆ بژانێت ینی لە بۆهی ئۆرکسترا بیان هە گروپێکی ترەوانێ نزیک بێ لە منەوانێ من بە هەموو شێوەیەک یارمەتیین ئەوەی کە من خۆم ئەیزانم ینی هەمویان ئەزان کە حەزەکەم بە هەمویانی بڵم حەزم لە ئیشکردنە ینی زۆر جارەوەنیا لەم وەرن هەر بۆ خۆشی ئەماکەین وەرن بۆ خۆشی ئیشەهێنین دوو چەلۆیە پێکەوانێ ئەسپێکەین ئیشەهێنم سێ چەلۆ دانیشە بێکەوانێ پارچەی موزیک دەژەنێ ینی من قەت ئەو دەرگایەدا ناخەم کە من هیچ شتێ بە هیچ کەسێن ناڵێم بەڵام من شوێنێکی تایبەتی خۆمم نییە کە خوێندکارم هەبێت بەڵام هەر کەسێک پەیوەندیم پێوە بکات بۆ هەر زانیاریەک بێ بۆ هەر شتێک بێ بۆ هەر پارچە موزیکێ بێکە بێوێت دەستی بکەوێت بەدڵنیایی یارمەتی هەموو کەسێکم ماوە یارمەتیشان زۆر هەموو کەسێکی تەشجیعەکەمانی کە ژەنیاری چەڵۆن کە بمێننەوە لەسەر ئامێرەکەیان. بۆچی هەز دەکەم زیاتر چێلۆ لەگەڵ خانمان دەگونجێ ینی بەدەستیان خۆشتر دێتن بە چێشتر دێتن کاتی کە خانوێک دەژەنێ چەلۆ خۆی بە شکڵی ئالەتەکە شێوەکەی وەکو لاشەی ئافرەتێک وایە هەمووکو قەبارەی هەمووکو شکڵەکەی ینی تەنانەت لە ئەوروپا وەکو ئافرەتێک بڵێن ناوێ بەر وەکو بڵێن ئامێرەکە بۆیە ینی شکڵی و شێوازی دانیشتنەکەی زۆر زۆر سەرنج ڕاکێشە من ئەوە زۆر زۆر سەرنجی ڕاکێشە منێک بوو لەو هۆکارانی کە من حەزم لەو ئامێرە بێ شێوازی دانیشتنەکەیەتی زۆر زۆر سەرنج ڕاکێشە وەکو ئەمریکان ترنی زۆر ئەمریکان زۆر بە هیندانیشی ئەم ینیەوە چۆنڵی ئەبەسترەیتەوانێ مقایەدەبی پێوەی زۆر بەناسکی بیگری چەلۆ زۆر ینی ئازادێکی زۆر زۆر تایە لە شێوازی دانیشتنەکەی لە شێوەیان جا زۆر زۆر نزیکە لێت تۆ مەسەن ئەخەیتە باوەشتەوە ئەوە زۆر زۆر چۆنەڵی زۆر سەرنجڕاکێشە. بەڵێ ئەو دەرخان لە دەستپێکی بەرنامەکە خەریکی ژەنینی موزیک بووی بەڵام من هاتم بڵێن ترەپم کردی قەتان کردی نها بچەند جێک تایبەت و لۆ دەرەگەلێک جاران موزیک تێژەنین دەرفێتە بدمە ئەو دەرخان و ژەنی ناخوا بەردەوام بکەی ئەم هەردوورە پارچەکە موزیکێ بتنیکێن وێنا ببهیزن. جناب هەواری شار ژێ باژارە سلێمانی بەردەوامیە دەدەن پرۆگرامەخوا ئەو جێ کۆم دەبینن جێک تایبەتە گەلک چاڵکێن هوەری لێتەنە ئەنجامدان و دارخستن و ئەو دەرخانجی بەری چەند ڕۆژێکی ژنهاوە ئەوە کۆنسرتێکە میوزیکەکە گەلک دەولەمەند بە خەلکێ و میوزیکێ هەلوێ دەرێ پێشکەشکردن لە گۆر کوێ بێژێ ژمار بدە بە حەزکردنشی لەبەری وێ خاڵێ سوازم باڵێ بکشن لەسەر بەشێ پەرفۆرمانس و لە زانینگەهێ خلاصکردە و بداوی ئانیە گەلۆ چقاس گرنگەش بۆ میوزیکژنێکی کو بەشێ پەرفۆرمانس بخوێنێ و کاربێ لەسەر ئاردێ جیبجی بکێ. زۆر زۆر گرنگە بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگتر ڕاستە خوێندنەکە گرنگە زۆر بەڵام هیچ شتێک وەکو ئەوە نیە کە تۆ تەجروبەی خۆتت هەبێ کارکردنی خۆت ئەوە زۆر زۆر زانیاری زیاترت پێبەخشێ لەگەڵ ئەوەی کە تۆ ئەخوێنیت ئەوە زۆر گرنگە کە خۆت بیتە سەر ستەیجەکە
خۆت بیت خۆت چۆنەڵێ ها خۆت ڕاستە خۆ بەرخەڵک بڵێ ینی ئەبێ خۆت سوود لەوە ئەبینی زیاتر زۆر گرنگە بۆ هەموو ژەنیارێک کە ئەو بەشە بخوێنێ و خۆشی زۆر بە شوێن زانیاریە بگەڕێ لەسەر شێوازی ژەنن لەسەر ستەیج چۆن تۆ لەگە ئەو خەڵکەیە کۆنتاکتەکەی چۆن لەگەڵ ئەو خەڵکەیە پەیوەندی دروست ئەەکەی جۆرە پەیوەندیە کە هەم ئەو چێژ ببینێ هەم تۆش چێژ ببەخشی ئەو درخەندێتە ئەمەژەت بەوە کرد کە پێش چەند ڕۆژێک لێرە کۆنسرتێکی بەرفراوانتان هەبوو خەڵکێکی زۆر هاتبوو دوای ماوەیەک لە دابران بەهۆی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ و سنووردارکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان هەستێکی چۆن بوو کە لەسەر ئەم ستێجە بووی بۆ من زۆر خۆش بوو چونکە ینی لە کاتێککە کەرنتین کراوی من کۆنسرتم نەکردبوو بۆ شێوە بێمە دەرەوانێ و بەو شێوە چۆنڵێ کراوەیە بەر خەڵک بکەوم هەر زۆر خۆ من پاراستە چونکە زۆرە ترسام لە کۆرۆنا بۆیە ینی بۆ من زۆر خۆش بوو لەگەڵەوەشا کۆنسرتەکە لە ئاستێکی باشا بوو خەڵکێکی باش هاتبوو و ئەو کەسانی کە هاتبوون ڕاو بۆچوونی جیاوازیان هەبوو لەسەر کۆنسرتەکە و چێژیان لێبینی بوو هەرێکە بە شێوەیەک چێژی لێبینی بوو من ئیشکردنی من لەگە گروپی سەهەندا جێ شانازیە هەرچەند من ئەندامی سەرەکینی بەڵام وەکو هاوکار هەمیشە کاریان لەگەڵاکەم ئینشەڵا بەتەماین کە هەر هەمان کۆنسەر بینە دەرەوەی شاری سلێمانی ئینشەڵا گەر بکرێت وەکو زنجیرە کۆنسەر دووبارە دەست پێ بکەنەوە لەگەڵ چەندین هونەرمەندی ناوداری بیانی ئیشت کردووە چۆن بوو لەگەڵ چێ بوون لە چ بوارێکدا بوو بە تایبەتی کە لەسەر ستێج حزورت هەبوو ژەنینت هەبوو بەڵێ من لەگەڵ گۆرانی بێژەکانی خۆمانە کوردەکان ئەتوانم بڵێم لەگەڵ هەموویە تا ڕادێک کارم کردووە هەمووەکو کۆنسەرەکە کۆنسەرتیشم نەکرد بێ لەگەڵانە کاری ڕیکۆردم بۆ کردوون و لەگەڵ گۆرانی بێژەکانیدا لەگەڵ گۆرانی بێژی ئۆپێرالیا کارم کردو کاتونەتە ئێرە کۆنسەرتیان کردو لەگەڵ گۆرانی بێژی جیهانیە کە هاتوونەتە ئێرە کارم لەگەڵیانە کردووە یەکێک لە گۆرانی بێژانەی کە من زۆر پێم خۆش بوو لە نزیکەوە ببینم معینی ئەسفەهانی بوو کە ساڵانێک بوو من گوێم لێگر بەڵام لە نزیکەوە نەمبینی بوو بۆیە کە دوو جار هاتۆتەوە ئێرە و هەر جارێکیش کە چەند کۆنسەرتێکمان کردووە لێرە من بەشدار بووم لەگەڵیا و لەسەر ئەم ستەیجە کۆنسرتمان کردو لەگەڵ معینی ئەسفەهانی زۆر بۆ من خۆش بوو خەڵکانێکی زۆری لێ بوو چۆنەڵێ زۆر سەرنجڕاکێش بوو لە بەرەوەی کە یەکەم جارم بوو شانۆیەکی ئاوا ببینم ئەو هەموو خەڵکەی لێ ینی بە شێوەیەک خەڵک هاتبوو تەنانەت لە پشتی شوێنی دانیشتنەکانی شانەی خەڵک هەر پۆستا بوو زۆر خۆش بوو بەلامەوانێ بێژگەلەوەی کە من چێژێکی زۆرم ئەبینی لە کاتی کۆنسرتەکە چێژم لە کۆنسرتەکە شەبینی خەرێکی چی ئێستا ئای بۆ ساڵانی داهاتوو حەزەکەی چ پێشکەش بکەی زیاتر وەکو پلانی تایبەت بە خۆم بەتەمام من کۆلێژی هونەرە جوانەکان تاو کردووە بەتەمام ماستەر بخوێنم ئینشاءالله ینی و بەرنامەی تایبەتی خۆمە جگە لە کارە تایبەتەکانی خۆم بڵێن وەکو کۆنسرت و کاری موزیکی تایبەتی خۆمەوانی کە خۆم پێوەی سەرقاڵم ئەوە هەریانی بە کاری ڕۆژانەمە بەڵام لە ئێستاە بەتەماین لەم چەند هەفتەی داهاتووە لەگە گروپێکی ژانی سلێمانی دەست بکەینەوە بە پرۆڤا بەتەمای کۆنسرتین و بەتەمان لەگەڵ چوارینی ژێداری کوردستان دەست بکەینەوە بە پرۆڤا ئەویش هەر بۆ کۆنسرتە و لەو دوانە نزیکتر چوونە دەرەوەی منە لەگەڵ گروپی سەهەند بۆ ئەوەی کە ئەم کۆنسرتێکە کردومانە بەم کۆتاییە ببینە دەرەوەی شاری سلێمانی بەڵێ بە هیوای سەرکەوتن زۆر سپاس دەکەم بە دەرفەتێ ئیرۆ کوتەداییما و دەمەک خۆش مە هەبدورە دەرباز کرد هەدیە سەرکەوتنا بەردەوام بووتە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ هاوڕێیانم هەموو ئەمڕۆ زۆر ماندوو بوون دەستخۆشیان لێکم بە تایبەتی سپاس بۆ تۆ هەر هەبین خۆشحاڵ جا هەر خانومێک دووبارێکیدا سەرکەوتنەکەی تۆمار دکە ناوێ خواهد لدا تەویوەیەکێژی ناوێ کوردبوون و کوردستانێ دپەی خۆدە دیێرینە چێ هەندڕۆی کوردستانی و
وڵاتێن دەردۆر چل دەرەوەی دنیای بێژی وێ جارێمە چیرۆکە ئاودێرخان دگەل میوزیکێ بهێست حتا جارەکەدن و چیرۆکەکەدن بمێنن نەوا خێر و خۆشێدە و بخاترەوە.